بە ماتۆر غەسلی دریڤەری دەکەین لە هەر شوێنی کە بیاوێ هەم لە شوێنی کار هەم لە پێش دەرکەی ماڵەکەی خۆت. پێشووتر بۆ غەسلکردنی ئۆتۆمبیلەکەم دەبوایە نزیکەی کاتژمێرێک لە شوتنگەکان بوەستم بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکەم بشۆم. بەڵام ئێستا شوشتنی ئۆتۆمبیلەکە لە ڕێگەی دلێڤەریەوەیە. ئەتە ماتۆڕێک دێ وەکو پیتزا گواستنەوە وایە. دێ لێرە ئۆتۆمبیلەکەت دەشوا و جاتۆ لە هەر شوێنێک وی کێشە نییە. تەلەفۆنێکیان بۆ دەکەی و دێنە شوێنەکە و ئۆتۆمبیلەکەت دەشۆن و پارەی خۆتیان دەدەیتەوە دەڕۆی. جا لە ماڵبی لە شوێنی کاربی لە هەر شوێنێک بیستا بۆ نمونە من هاتوومەتە مەسیف لەم پارکە دادەنیشم. پەیوەندێک بە کۆمپانی دلێڤەریەکەوە دەکەم بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکەم بۆ بشۆن ئەوەندەی کە من لە پارکم بۆ خۆم خەمی شوشتنی ئۆتۆمبیلەکەم نییە. با پەیوەندیشان پێوە بکەم. سڵاوت لێ بێ برا باشی؟ سپاس دەکەم. بێزەحمەت شوشتنی دلێڤەریە؟ سپاس دەکەم. وەڵاهی من لە مەسیف پیرمامم دروست بەرامبەر پارکی چنارم. جا ئەگەر بتوانن بێن ئۆتۆمبیلەکەم بۆ بشۆم سوپاسان دەکەم. زۆر باش. ئێستا لە کەشتەکە دەنێرم و چاوەڕێ ئێوە دەبم. سپاس سەرچاو. لەگەڵمان بوو. کارەکەی ئێمە غەسلی دلیڤەریە بە ماتۆر. بە ماتۆر غەسلی دلیڤەری دەکەین لە هەر شوێنی کە بیاوێ هەم لە شوێنی کار هەم لە پێش دەرکەی ماڵەکەی خۆت لە چین بیاوێت کە تەنها بە پەیوەندیکردن بە ئێمە دەچین ئۆتۆمبیلەکەی بۆ دەشۆین. ئامانجی هەرە سەرەکیمان بەکارهێنانی ئاوە بە ڕێژەیەکی زۆر کەم. یعنی ئەگەر بتوانین بە بەکارهێنانی 20 لیتر ئاو بۆ 25 لیتر ئاو ئۆتۆمبیلێک بە تاوەتی و بە جوانی بشۆین پێویست بەوە ناکرێت ئاوی زیادە بەکاربین دەبێتە زیاد ڕەوی لە بەکارهێنانی ئاو. بەخۆشمان دەبینی ڕۆژانە لە سوسیال میدیا و کەناڵەکان کە ئاو بە ڕێژەیەکی یەکجار زۆر کەمی کردووە. حکوومەتەکەشمان هەستاوە بە دابینکردنی پرۆژەی گەورە بۆ دابینکردنی ئاو بۆ خەڵکەکەی ئەوەشمانەوە ناگەنێ کە تەواو ئێمە ئاومان بۆ دابینکراوە دەبێت دەست بکەین بە فیرۆدانی ئاو. هەر بۆیەش پێشنیار دەکەین کە ئەو کەسانەی کە خزمەتگوزارەکانیان یاخۆت بزنەکانیان تایبەت پەیوەست بێ بە ئاوە بتوانن بە بەکارهێنانی ئاوی ڕێژەی ئاوی کەم جوانتری خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک بکەن. پیسی ئۆتۆمبیلەکەیە بەس لە 45 خولەک هەتا سعاتێک و چارێکێک تەواو دەبێ. لە ناوەوە دەرەوە ئۆتۆمبیل بە کاملی هەر شوێنێک بێ ئێمە دەگەینەوە دەر. بەس بە تایبەتی ئێستا بەردەستە لە پیرمان بەس لە پیرمان بەردەستە بەس ئیشەڵڵا ئەگە خوا گەورە عمرم بام پێ بدا بڵاوی دەکەمە لە تەواوی کوردستان. هەموو تایبەت بە خۆمانن ماوەدی ناوەوە دەرەوە و هەتا وەکو کلینسمان پێە. غەسلی دلیڤەری زیاتر پەیوەستشە بە کات. یعنی زۆربەی خەڵک هەیە کە کاتی پێویستیان نییە بۆ شۆردنی ئۆتۆمبیلەکانیان. ئێمە لە شوێنی کارەکەی بێ یاخود لە کافتریایەک بە قاوەک بخواتەوە یاخود لە پێش دەرکەی ماڵەکەی بێ لە هەر جێک بیاوێت ئێمە دەچین ئۆتۆمبیلەکەی بۆ دەشۆین بەبێ ئەوەی هیچ کاتێکی بە فیرۆ بچێت. ماوەدەکان ئەوانە هەموو تایبەت بە ئێمارزێتە کۆمپانیا ئێمارزێت و ئەوە جیهازی هەوایەکەیە و ئەوەش جلیکانێکە جلیکانی ئاو کە باسمان کرد بە ڕێژەیەکی زۆر کەمی ئاو دەتوانین ئۆتۆمبیلێک بشوین. ئەوەش گێسکی کارەبایەکەیە کە لێرە دیارە. جیهازی غەسلەکەش ئەوەیە کاک دەشتی سۆندەکە لە ناو جلیکانیان لێرە بە واستەی ئەو واترپەمپەی ئەو ڕادێکیشتە بوو ناو ئەو جیهازەی لێرەش ئەوەش شامپۆکێ هەموو ماوەدەکانمان تایبەتن بە ئێمارزێت. ئێستا ئەو ماوەدە لە ماکەرەوەی دەشبوولە ئەوە پاکەرەوەی تایەیە ئەوە پاکەرەوەی جامە ئەوە پاکەرەوەی ناوەوە بە گشتیە ئەوە ڕاشکەرەوەی تایە و ئەوەش شامپۆکێ کەفیتی. ئەوانەش پەڕۆنە هەموو پەڕۆ هەر شتێک و هەر جێک تایبەتن بەخۆی. ئێستا ئەوە لۆ کەفیە ئەو پەڕوە ئەوە ئەو زەردەئی دەشبوولیە ئەوە ئی وشکردنەوەیە ئەو شینە ئی جامیە. یعنی هەر پەڕوەک و خاصە لۆ جەیەکی تایبەتە بە جێک ئۆتۆمبیل.